دکتر محمد صالح لکورلر لپیمانگاها لکولین لسیاستین در ویا ویرجینیا لگل من دبا سلاف بود دکتر بی دو فروکن بی تو وگریان امریکایی پیشوازی جالیم سروک امریکایی دونالد ترامپ و بوان هاتکرین گلو بشداری امریکا ده شرید نبینا اسرائیل و امریکا ده اسرائیل و ایرانی ده بداوی بو لراسيا زحمتك بس بلين سدي سد بقوتري بلي يعني خير دبي چاوروان بكين وبشكي زوري اوش دكويت سر شوازي كاردانوي ايران وكو دقوتري ديسا توفك لغورفاني ايران دا اگر بيتو ايران بالريار بدات كبشيويق للشيوكان كاردانو برانبر بامريكا يعني تنانا دندق لبلين ولاتاني ناوچك يعني جيغا استراتيجيكاني ناوچك بنوينيت لە شێوەی گەڕووی هورمۆزیان وڵاتانی کەنداو ئەگەر بێت و ئێران بڕیاردا شتێکی وەها بکات یان هەر جۆرە هێرشێک بۆ سەر هێزەکانی ئەمریکایان بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە وەها دەکات کە ئەمریکا ناچار ببێت ڕەتی هەبێت لەسەر لە بەرامبەرەوە کاردانەوەی ئێران بۆیە چاوەکان هەمووی لەسەر ئێرانە ئایا ئێران چه بڕیارێک دەدات لەم کاتە بەدواوە دکتر محمد هر وکی گوته دیار کری نها ایرو جوینا پارلمنتویا ایرانی هبون ده پارلمنتویا ایرانی ده دو بریارین گلک گرنگ هاتینه گرتن بریارک جوان گرتنا تنگاوا خرمزه بریارک جی کو برسوا امریکا ورده برسوا امریکا جی بی گمان ایرانی پیشتر جی دیار کریه ده ایریشی بنکین امریکی لروجلاتان ناویم بکن گورا باوریات برتکا امریکا گریدای چه دبم گری ریشی بنکین امریکی ورکرن لراسیدا یکم شد او بریاری که لپارلمانی ایران دراوه امرو نابید با سد وکو بریاری ایران بواتای رژیم یا نظامی ایرانی بگشتی ببینرید لبر اوی که بلین دانی بریاری که لو شویه لدروي بلين تنها پيوست نیه به پرلمان و پرلمان ایران او ناونده نیه که ناوندی هرگرنگی بریار بدست لچوارچوی رژیم ایران دا بلکو بریاره کی وها دبید یان للاین ریبری بالای کوماری اسلامی علی خامنه‌ای یان للاین بلين سپای پاسدارانو بدری لراستی دا و اوشی که ازانین لئستادا پیوندی لنیوان هندگ لآسبرزکانی ڕژێمی ئێران داوەکو جاران نەماوە بۆیە خودی ئەوەی کە پەرلەمانە و بڕیاری داوە بەمانای ئەوە نات کە ئەمە بڕیاری ڕژێمی ئێران بە تەواوەتی لە ڕووی کاردانەوەی ئەمریکا کاردانەوەکان دەکرێت جیاواز بێت ئەوەی کە تا ئێستا بینیومانە ئەمریکا ئەوەی دەربڕیوە کە نیازی نییە بەڕاستی بە شێوەیەکی فراوان بێتە ناو ئەو جەنگە و ئەوەشیان زۆر بەڕوونی و بە ئاشکرایی دەربڕیوە کە ئەو ئۆپەراسیۆنی کە کردویانە لە بەرامبەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران ئۆپەراسیۆنێکی بڵێن سنووردار و تەنها بە ئامانجی لێدان لەو دامەزراوە ئەتۆمیانە بووە نانەوێت بە شێوەیەکی بەرفراوانتر وە قوڵتر داخلی ئەو جەنگە ببن بەس ئەگەر بێت و ڕژێمی ئێران لە ڕاستیدا بڕیارێکی وەها بدات کە ڕاستەوخۆی رش بکاتە سەر ئەمریکا یان وەکو وتمان گەروی هورموز بگرێت ئەوە لەو حاڵەتەدا ئەمریکا ناچار دەکات کە بە جۆرێک لە جۆرەکان ڕەت بنوێنێت بەڵام چاوەڕوانکردنی ئەوەی کە ئەمریکا بە شێوەیەکی فراوان بێتە ناو جەنگەکە تەنانەت لە دوای کاردانەوەیەکی لەو جەنگەش لەو جۆرەش لەلایەن ئێرانەوە هێشتا چاوەڕوانیەکی زووە لە جێی خۆیدا نییە چونکە لە ناو خودی ئەمریکا و لە ناو ئیدارەی ترامپدا مەیلێکی ئەوتۆ نییە بەڕاستی بۆ دەستێوەردان یان بەشداریەکی فراوان لە جەنگەکەدا ئەوەی کە کردیان ئۆپەراسیۆنێکی سنووردار بوو و ئەوەش پاش چەندین ڕۆژ لە هەڵمەتی سەربازی بەردەوامی ئیسرائیلی هات کە توانی بەرگری ئاسمانی ئێران لە ناو ببات و بە جۆرێک لە جۆرەکان ڕێگاکە تەخت بکات لە بەردەم ئەو گورزە سەربازیە لەلایەن ئەمریکەکانەوە ئەگینا ئەمریکەکان وەکو خۆیان لە ڕاستیدا ئەو جۆرە مەیلە و ئەو جۆرە حەزەیان تێدا نییە کە لە جەنگێکی بەرفراواندا لەگەڵ ئێران تێوە بگڵێت دکتۆر محەممەد نوها یەک سەدەمین دەستپێکردنا وی شەری مەترسیە پەیداکردنا چەکی ئاتۆمی مەترسیە دروستکردنا چەکی ئاتۆمی ژالی ئیرانی وەبوو
نها پشتی ریشا امریکی يعني أمريكا بخود يارد كو إيران نكاره نها چكي أتومي درست بكن إيريشا أمريكا دشي بشتار يا في دشرده قالوا إيريشا كي يكالي كربو دشرده هێشتا بە تەواوەتی دیار نییە ئەوەی کە هەیە بە گوێرەی بڵێن هەڵسەنگاندن یان تەقیمی سەرەتایی بۆ ئەوە دەچێت کە توانای ئەتۆمی ئێران ژێرخان و شیانی ئەتۆمی ئێران یان بە تەواوەتی ڕوخێنراوە و لە ناو بردراوە کاول کراوە یان ئەوەتانێ بە شێوەیەکی زۆر گەورە زەرەر و زیانی بەرکەوتووە بە پێی هەندێک لە بڵێن لێکدانەوەکان ڕەنگە هەتا نزیکەی 48 ساعتی بوێت بەلانی کەمەوە بۆ ئەوەی تەنانەت بۆ خودی ڕژێمی ئێرانیش مەودای تەواوە ڕاستەقینەی ئەو جۆرە بڵێن ئۆپراسیۆنە سەربازەی کە ئەمریکەکان کردیان کاریگەریەکەی بە تەواوەتی بکرێت کە هەڵ بسەنگێنرێت بۆیە لە ڕاستیدا هیچ لێدوانێکی بڵێن بنبڕوە قاتع لەم کاتی ئێستادا ناکرێت درێت بەڵام ئەوەی کە هەیە وە دیارە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران ئیتر بڵێن خاوەن پرۆگرامێکی ئەتۆمی جدی و بەرفراوان نابێت تەنانەت ئەگەر کۆی پرۆگرامەکەش بە تەواوەتی کاول نەکرابێت و لە پاڵ ئەوەشتا بە لە بەرچاوگرتنی ئەو جەنگەی کە نزیکەی 8 ڕۆژە ئێستا لە نێوان ئێران و ئیسرائیل بەردەوامە و ئەو زیانانەشی کە لە ماوەی ساڵ تا ساڵ و نیوێک بەر لە ئێستا بە بەرەی ئێران بە میحوەری مقاومەتی ئێرانی گەیشتووە ئێران چیتر هێزێکی هەرێمایەتی یان ئەقلیمی گەورە و گرنگ نییە وەکو جاران ئێستا ئێران یان ڕژێمی ئێران ڕژێمێکی لە قاڵب دراوە ڕژێمێکی لاوازە ڕژێمێکە تا ئاستێکی بەرچاو لە ژوورەوە توانا و شیانی سەربازیەکەی ئفلیج کراوە ڕوخێنراوە و ئەگەر تەنانەت بێت و ئەم جەنگەش بە سەلامەتی دەربچێت لە کۆتاییدا لە ڕاستیدا ڕژێمەکە بە شێوەیەکی لاواز و بە شێوەیەکی کەم تا زۆر پەککەوتە بەردەوامە بێت و بەلانی کەمەوە بۆ یعنی پێیەک بۆ هەتا دوودەی تریش ڕەنگە نەتوانێت بگاتەوە ئاستێک کە توانای هەڕەشەکردنی هەبێت لە ناوچەکەدا و بەتایبەت بۆ سەر ئیسرائیل. بله دکتر محمد يعني نها بشتي دحروج هنجي الشر يعني هر دو ولات هنجي زراري قالك ما زندانه هبودو اسرائيل زراري قالك ما زندانه ايراني جي زرار دانه اسرائيلي زراري انكو ايراني دانه اسرائيلي بفيديو ببينه بديمن ام دبينن لجالي ايراني و مروف نابينه جبركو يعني درخستنا وان فيديو عم بخوجي لإيراني زحمة ياوي هيا القرى باوريات بشتي بشتاري أمريكا دوهيد الشرطش إنها أفشر بر بداوي بديتشا لأفشر دي بردوام بك خندناتت شيء دكتور محمد لسر ئاماژەیەکی جددی بوونی نییە لەم کاتی ئێستادا کە جەنگەکە بەرەو کۆتایی دەچێت ئەوەشی کە دیارە و من پێشش چەندین جار وتومە گرنگە کە مرۆڤ لەوە تێبگات کە بەرژەوەندی ئیسرائیل و شێوازی دیتنی هەڕەشەی ئێران لەلایەن ئیسرائیلەوە جیاواز هەتاوەکو شێوازی دیتن یان هەڵسەنگاندنی هەڕەشەی ئێران لەلایەن ئەمریکاوە سەبارەت بە ئیسرائیلەکان ئێران هەڕەشەیەکی وجودیە هەڕەشەیەکە کە هێزێکە کە بەلانی کەم واتا ماوەیەکی کەم بەر لە ئێستا هەڕەشەی لە بوونی دەوڵەتی ئیسرائیلە کرد و ئەو جۆرە خۆ ئامادەکردنە خۆ تەیارکردنی کە ئێران بەلانی کەمەوە لە دوودەی ڕابردوودا دەیکرد بەرامبەر بە ئیسرائیل و دروستکردنی دەست و پەیوەند و هێزی پرۆکسی لە ناوچەکەدا هەمووی بە شێوەیەک لە شێوەکان ئامانجی بریتی بوو لە تەوقکردن و گەمارۆدانی ئیسرائیل بۆ ئیسرائیلەکان وەکو دەوڵەتێکی بچوو بەڵێ ئیسرائیل دەوڵەتێکی بەهێزە لە ڕووی سەربازی خاوەنی چەکی ئەتۆمیە بەڵام لەبەر ئەوەی کە ڕووبەرێکی جوگرافی بچووکی هەیە ئیسرائیلەکان هەمیشە هەستیان بە مەترسیەکی وجودی زۆر گەورە لەسەر بوون و بەردەوامی خۆیان کردو وەکو دەوڵەتێک وەکو گەلێک لە ناو ئیسرائیل بەڵام ئێران ئەو جۆرە هەڕەشەیە بەرامبەر بە ئەمریکا نییە بۆ واتایی کە ئەمریکیەکان
هەست بە هەڕەشەیەکی وجودی ناکەن لەلایەن ئێران و لە بەرەوەی کێکەمشت لە ڕووی جوگرافیەوە مەودایەک یەکجار زۆر لە نێوانیاندایە دوای ئەمریکا دەوڵەتێکی زۆر بەهێزە و ئەو هەڕەشەیە کە ئێران بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا دەکات هەڕەشەیەکی سنووردارە بۆی هەمووەمانە وا دەکات کە ئیسرائیلیەکان هەتاوەکو ئەو کاتێک کە هەست نەکەن بە تەواوەتی هەڕەشەی ئێرانیان پەک خستووە بەلانی کەمەوە بە شێوەیە کە هەتاوە بڵێن ئەگەر ئەم ڕژێمەش بەردەوام بێت بۆ 20 تا 30 ساڵی دیکەش نەتوانێت هەڕەشەیەکی جدی بەرامبەر بە ئیسرائیل بنوێنێت ئیسرائیلیەکان ناوەستن یعنی مەبەستمەوەی کە بڵێن بەردەوامە بن هەتاو کاتێک کە هەڕەشەی ئێران یان یەکجار زۆر لاواز دەکەن یا ئەگەر بۆیان بکرێت ڕەوش و بارودۆخێکی وەها بێنە ئاراوە کە ئەو ڕژێمە تەنانەت بڕوخێنرێت ئایا ئیسرائیلیەکان ئامانجیان ئەوەیە ئەو ڕژێمە بڕوخێنن ئەوە بە تەواوەتی نازانین و ئەگەر ئامانجیشیان ئەوە بێت ئایا دەتوانن ئەوەش دیسان پرسێکی ئالۆز و بڵێن فرەڕەهەندە چونکە ڕوخانی ڕژێمەکەیان لە ڕێی داخلبوونی هێزێکی زەمینیەوە دەبێت یان لە ڕێی جۆرێک لە ڕاپەڕینی جەماوەری سەرهەڵدانێکی جەماوەری لە ناو خودی ئێراندا دەبێت هەتاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکی جدی نییە کە ئەو سەرهەڵدانە ڕوو دەدات و هیچ ئاماژەیەکیش نییە بێگومان کە جۆرێک لە هێرشی زەمینی بۆ سەر ئێران بکرێت لەلایەن ئیسرائیلەوە بێت یان ئەگەر بێت و پەیوەندی ئێران و ئەمریکا زۆر خراپ بێت لەلایەن ئەمریکیەکان و ئیسرائیلیەکان بەیەکەوە بۆیە دەبێت لە ڕاستیا چاوەڕوانی ئەوە بکەین بزانین کە چۆن دەبێت ئەوەی کە گرنگکە ڕژێمی ئێران لەو قۆناغەدا بۆیان ئەوەی کە زۆر زۆر گرنگ و لە پێشینەوەیە مسۆگەرکردنی بەردەوامی و مانەوەی ڕژێمەکەیە ئایا دەتواننەوە بکەن دیسان دەبێت چاوەڕێ بکەین بزانین کە ڕوودەدات یانە دکتۆر محەممەد سەکنا ئەمریکا چیە دوێ میژارێدا ینی گۆڕینا ڕژیمە ئیرانیان ژی ڕووخاندنا ڕژیمە ئیرانی یان نوها جبركو حتى نها لأمريكا لسر جوهرينا رژیم إيراني نهات بو آخفتن إيرو سروكي أمريكي دونالد ترامب دبرسوه که ده دبیجه گر رژیم إيراني نکاره جیانکی باش جیانکی خوش پیشکشی ولاتی امخوا بکه اف رژیم بروخی باشتره رژیمکی باشتر وره بو خلقی إيراني جي باشتره يعني بوچونا أمريكا دوی درباره ده گر خوندنات لسر بگرن دکتور محمد روخانی رژیمی ایران بڵێن ئەوەندەی کە پەیوەندی بە پێویستی بوونی ئەمریکا بکات ئەمریکەکان لە ڕاستیدا ئەو جۆرە مەیلەیان نییە بەڵام ئەگەر وەکو وتم لە نەتیجەی بەردەوامبوونی هەڵمەتی سەربازی ئیسرائیلی بە جۆرێک لە جۆرەکان بە تایبەت لە ڕێی دروستبوونی سەرهەڵدانێکی ناوخۆیی لە قۆناغێکدا و ڕژێمە لە ناوچەدیان تەنانەت دەگەر بێت و لێدان لە سەرکردە باڵاکان سەرکردە سەربازی و سیاسیە گەورەکانی ڕژێمی ئێران بە تایبەت ڕێبەری باڵای ئەو ڕژێمە ئەگەر بێت و ئەوانە بکرێنە ئامان بە شێوەیەک ئەو بڵێن ئەو ئاستە سەرەی سیاسی و سەربازی ڕژێمەکە لە ناو بچێت زۆر زیاتر لەوەی کە ئەیبینین و ببێتەوەی بڵێن ڕوخانێکی دیفاکتۆ لە ناوخودی ڕژێمەکەدا ئەمریکەکان پێشی ئەو شتە ناگرن یعنی پێ ناچێت بیانوێ بەڕاستە خۆ پێش بەو شتە بگرن بەڵام نیەت یان نیازێکی جدیشیان نییە لە ڕاستیدا لە حاڵی ئێستادا لەم ڕەوشەی ئێستادا کە بیانەوێت لایەنێکی ئەکتیڤ و چالاک بن لە ڕوخاندنی ئەو ڕژێمە ئیلا مەگەر ئەوەی کە ڕژێمی ئێران پێوێت ئەمریکا یان بەرژەوەندەکانی ئەمریکا بگرێتە ئامانج لە ناوچەکەدا یان گەروی هورموزدا بخات کە هەموو ئەمانە ڕەنگە وا بکەن ئەگەر ئەمریکەکان هەست بکەن کە ڕوخاندنی ڕژێمەکە لەم قۆناغەی ئێستادا ئەرکێکی یەکجار گران نابێت ڕەنگە ڕای خۆیان بە شێوەی پراکتیکی بگۆڕن بەڵام خودی ئەو پۆستەی سەرۆکی ئەمریکا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەرگۆڕینی ڕژیمی ئێران لە ڕاستیدا دەلالەتێکی قەتعی و سەدیسەد نییە لەسەر ئەوەی کە ئەمریکا گۆڕینی ڕژێمی کردوتە سیاسەتی هەنووکەی و ئێستای خۆی دکتۆر نها کارتێکی فشاری لە گۆر gelek kesan karta fişarê herî mezin di destê Îranê de dengava Hurmuz bez hin şîrovekarî dibêjin girtina
تنگاوا هرمز دی هری زیده ضراری بده ولاتی چاینا کو هفپیمانه کی سرکه ایرانیه حتی دمدیا دا تیگوتن کو مارکو روبیو دا خواجیج چاینا کریه کو فشاری لی ایرانی بکی دی روشا گرتنا تنگاوا هرمز ده ایران دیوی کارتا فشاری دسته خود بکار بینه کو تنگاوا هرمز بگره دکتر محمد؟ بۆی هەیە وەکو ئیمکانیەت بۆی هەیە بەڵام وەکو ئەگەر و احتیمال لە ڕاستیدا ئەگەرەکە هێشتا بە تەواوەتی بەهێز نییە لەبەر ئەوەی هەر وەکو جەنابیشت ئاماژەت کرد ئەو گرتنی ئەو تەنگاڤەیان ئەو گەروی هورموزە ئێران تەنها ناخاتە بەردەم ئەمریکا بەڵکو ئێران دەخاتە بەردەم زۆرێک لە وڵاتە گرنگەکانی ناوچەکە لەبەر ئەوەی کە گەروی هورموز شوێنێکی استراتیژیە بۆ هەم تێپەڕبوونی وزە و هەم تێپەڕبوونی بازرگانی و تجارەتی جیهانی نزیکەی بە پێ هەندێک هەڵسەنگاندن لە سەدا 15 بۆ 25 وزەی جیهان بەوێدا تێدەپەڕێت وڵاتانی کەندا و خۆیان لە ڕێ ئەو گەروەوە بەشێکی هەرە زۆری نەوتەکەیان دەنێرنە دەرەوە وڵاتی چین بەشێکی زۆری نەوتەکەی نزیکەی نیوەی نەوتەکەی لە ڕێگەروی هورموزەوە مسۆگەر دەکات و دابین دەکات بۆیە لە ڕاستیدا گرتنی ئەو گەروە وها دەکات کە ڕژێمی ئێران نامۆبوونێکی زیاتر بەدەست بهێنێت لە ئاستی جیهانیداوە تەنها نەکوێتە بەردەم ئەمریکایان ئیسرائیل بەڵکو جۆرێک لە نیەت لە وڵاتانی دیکەی جیهانیش دروست ببێت بۆ بەرپەرشدانەوە و کاردانەوە نواندن ئەگەر بێت و بڕیار بدات ئەو گەروە تا بخات ئەو لێدوانانی ئەمریکەکانیش لە ڕاستیدا بەشێکن لەو هەوڵانە کە دەیانەوێت بیدەن وەکو هەوڵی پێشگیرانە پێشگرتن بۆ ئەوەی کە وڵاتانی تر لە شێوەی چینە وڵاتانی تکە بەرژەوندیەکی زۆریان هەیە لەوێ لە ناوچەکەدا بە تێپەڕبوونی بازرگانی و وزە بە گەروی هورموز دەست پێشخەری بکەن و گوشار لە ئێران بکەن کە بڵێن هەنگاوێکی وها نەگرێتە بەر لە هەمان کاتا ئەمریکەکان ئەوەشیان بەڕوونی ڕاگەیاندووە کە بژاردەی ژمارەیەکی ئەوان لەم قۆناغی ئێستادا دەست پێکردنی دانوستاندنی ئەتۆمیە لەگەڵ ئێراندا و ئەو دەرگایان دانەخستووە بۆ ئەوەی کە ئێران سەدی سەد وا هەست نەکات کە تەنها ناچارە بژاردەی سەربازی بگرێتە بەر بەڵکو جۆرێک لە بژاردەیان ئۆپشنی دانوستاندن هەیە کە ڕەنگە ئاکامەکەی بە تەواوەتیش بە دڵی ئێران نەبێت بەڵام ئەوەی کە تا ئێستا بینیومانە لە نەتیجەی ئەم جەنگە ئێران زەرەرۆزیانێکی گەورە لە ڕووی استراتیژیەوە تووشی هاتووە بەرنامەی ئەتۆمیەکەی یان ئەوەتانێ بە تەواوەتی کاول کرابێت یان زیان و زەرەرێکی یەکجار زۆر گەوری بەرکەوت بێت بۆیە ڕەنگە جۆرێک لە دانوستان و قبولکردنی جۆرێک لە ڕێککەوتن باشترین بژاردەی ئێرانیەکان بێت هەرچەندێک ئەو ڕێککەوتنە سەدیش بە دڵیان نەبێت. سپاسیاتت کەم دکتۆر محەممەد ساڵح ژێ ڤیرجینیا ئەمریکا لەگەڵمان.